مەسعود محەممەد و فکرە خاوێنەکەی و جیهانبینی و دووربینیەکەی و نووسینە بە پێزەکانی لە دوو ئەڵلقەی بەرنامەی خەڵوەتدا جێ ئەکرێتەوە. لە بەشی یەکەمدا تیشکێکمان خستە سەر فکر و هزری مەسعود محەممەد بە شێوەیەکی گشتی، لەم بەشەدا بە شێوەیەکی تر باز لە چەمکەکانی ئاین و نەتەوە و زمان و ئەو ململانێ فکریەی کە لە هەفتا و هەشتاکاندا لەگەڵ مەسعود محەممەدا لەلایەن ڕۆشنبیرانەوە کراوە باسێکی لێوە دەکەین. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یادگار لەطیف شارەزووری مامۆستایی زانکۆ زیاتر لەسەر فکر و کەسایەتی و ئەزمون و جیهانبینی بیریاری گەورەی کورد مەسعود محەممەدی ڕەحمەتی دەدوین. دکتۆریان زۆر سپاس دەکەم دووبارە ماندوومان کردی. دکتۆر لە بەشی یەکەمدا زیاتر تیشمان خستە سەر فکر و هزری مەسعود محەممەد. تەمان من بەر لە بەرنامەکە برایەک پرسی و ئەگەر بۆ منە هەر کەسایەتیەک بە شتێکەوە ناسێ مەسعود محەممەد وتم مفەکیرە، وتی مفەکیری چی؟ وتم مفەکیرێکی نەتەوەی. جەنابتان ئاماژتان بەوکە کە ئەگونجێ فکری مەسعود محەممەد فکرێکی هۆشیاری بێ، سەرنجام ئەگەر هۆشیاریش بێ هەر بۆ میلەتەکەی دەبێتەوە. بەڵام وەکۆڵێنەتەوە گەرێتی و خۆشەویستی نەتەوە کوێر و دەماگیری نەکردووە، بەڵکو مرۆڤانە بیر دەکاتەوە، خەمی هەموو مرۆڤایەتی لە کۆڵناوە. باز لەوە بپرسم لە بەشی یەکەمدا نەتەوە لە فکری مەسعود محەممەدا چۆنە، یام دەرد و نەکبەتیەکانی نەتەوەی کورد چین و چۆن چارەسەریانەکە و نەتەوە چ پێگەیەکی لە فکر و بیرکردنەوە و ئایدیا و دڵ و دەرونی مەسعود محەممەدا چ پێگەیەکی هەیە؟ بنای خۆی گەورە میهرەبان، نەتەوە ویستی و خەمی نەتەوە پانتایەکی گەورەی تا ڕادەیەکی زۆر گەورەی لە بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەددا بەجێشتووە. یەکێک لە ئەو هۆکارانەی کەوای لێکرد ڕوبەڕووی بیری چەپی باڵادەست لەو کاتەیە لە کوردستان بڵاو بوو بێ ببێتەوە، پشتگوێخستنی بیری نەتەوایەتی بوو لای ئەو تەوژمە چەپەی کە دەستگا ڕاگەیاندنەکانیشان لەو کاتەیە هی عێراق و هی ناوچەکە بەدەستەوە بوو. ئەوەش سەرێشەیەکی زۆری بۆ دروست کرد، ئاسان نەبوو، خۆی لە چەندین شوێنێ ئاماژە بۆ ناڕەحەتی ئەو ملمەلایەنەیە کات. هەر لە سەرکەوتنی با بڵێن هەڵگەڕانەوە هەندێک کەس بە شۆڕشناوە بە هی عەبدولکەریم قاسم دژی سیستەمی پادشایەتی و ڕووخانی ئەڵمانای نازی و هاتنە پێشی سیستەمی اتحادی سۆڤێتی یاخود شوورەوی، ئیتر ئەو بیرە لە کوردستانە تەشەنە ئەسێنێ و نەسەنێکی نەخوێندەوارانەش و کارەگاتە ئەوەی کە دانان بە کورد وەکو نەتەوە بە تاوان تەماشاکراوە، بە شتێکی زۆر نازانستیانە تەماشاکراوە لێک دراوەتەوە. کارگەیشتوتە ئەوەی کە لە زۆر شوێن لە 58 و پاش 58 ئەو کەسەی کە بیوتایە کورد نەتەوەیە و بوونی نەتەوایەتی هەیە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبوویەوە، بەڵکو ڕوبەڕووی کوشتنیش ئەبووە. و لە فکری چەپ و حیزبی شوعی ئەو کاتەی کوردستان و عێراقا کورد نەتەوە نەبووە، بۆیە حیزبی شوعی کوردیش لەو کاتەیە لەدایک نەبوو، بەتەنها ئەندامە شوعیەکانی کورد بەشێ بوون لە حیزبی شوعی عێراق، بەشێ بوون لە حیزبی شوعی عێراقی. تەنانەت لە مامجەلالیش لە یادەوەریەکانی ئاماژەبەوە کاکە چۆن لە کۆیە لەو کاتەیە کە بیری چەپ زاڵ بووە، چۆن کورد و نەتەوە نەسل مێنراوە و ئەمەش گرفتی بۆ ئەو دروست کردووە و نەیتوانێەوە قبوڵی کاو هەتا ئەوەی لێکردووەکە خۆی لەو کاتێ لەناو پارتیا بینیوەتەوە. لەبەر ئەوە لە بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد کە هۆکارێک لە هۆکارەکانی کە ڕوبەڕووی بیری چەپە بێتەوە، لەبەر ئەوە ڕوبەڕووی بیری چەپ نابێتەوە لەبەرەوەی بیری چەپە، بەڵکو لەبەر ئەوەی کە دان نانێن بە مافی نەتەوەیەک لە بووندا و لەبەر ئەوەی ڕەچاوی ئەرزی واقع ناکەن لە واقعی کوردستانە نەتەوەیە کە ژیناوی کووردە شوناسێکی هەیە پێوترێ کورد و کوردایەتی، طبعا لە چوارچێوە مرۆڤ بوونەکەی کە جەنابەت ئاماژە بۆ کرد نەوەکو لە چوارچێوە شۆڤینە تەسکەکەیە. لە بەرامبەرمانە چەندین دەوڵەت هەیە دەوڵەتی شۆڤێنین وە کورد ئەتاوێننەوە، هیچ ڕەوایەک نییە تۆ چاو لەوە پۆشی و بە ناوی ئومەمیەتەوە کە لەو کاتەیە لە بیری چەپ و لە بیری شوعیە بڵاو بووە، چاو بپۆشی لەو هەموو بزافە شۆڤێنی گەرایی کە لە دەوروبەرەکەیە هەیە و کورد ئەتاوێنرێتەوە و تۆش دیفاع نەکەی یان بەرگری نەکەی لە مافی نەتەوەکەی خۆت. بۆیە هۆکارە لە هۆکارەکانی
کە مامۆستا محەممەد دەستی داوەتە قەڵەم و ڕوبەڕووی بیری چەپ و چەپگەرا و بیری مادیەت بۆ تۆ لەو کاتەیە هۆکاری ئەوە بووە کە نەیانتوانی و واقعی کوردستان بخوێنەوە و وەدان بنێن بە بوونی کووردا و ڕەوایەتی مەسلەی کورد لە ناوچەکەیە و لە عێراقشا بە شێوەیەکی تایبەت. بۆیە ئەو بۆ سەلماندنی ئەو بابەتە زۆر جار ئەڕاتەوە بۆ ڕابردوو و ئاماژەش بە ژیانی هاوچەرخی خۆیدا. وەکوتم ئەو لە یەکێ لە نووسینەکانی ئەڵێت من لەگەڵ ئەوەیە کە چەندین ساڵە بەرگری ئەەکەم لە عەقڵ لە هۆشگەرایی و ڕوبەڕووی بیری مادیەت و چەپگەرایی بوومەتەوە مەتریالیست بوومەتەوە، بەڵام ئەگەر بێت و حیزبە چەپەکانی کوردستان خۆیان وەکو حیزبە چەپەکانی فەڕەنسا و ئیتالیا لێ بکەن لەگەڵ ژیانی هاوچەرخا بگونجێن دان بنێن بە نەتەوەیە وەکوبوونێک، ئەو کاتە منیش هەر لە ئێستاوە بڕیارە دەم و بەڵێن ئەدەم کە نوکی قەڵەمەکەم لە ئاستی ئەوانە ئەو تیژێنێڵ و ڕاگرم و لەسێران نەنووسم. کەواتە بابەتەکە بابەتێکی نەتەوایەتی بووە کە نەتەوەیەکە لە مافی خۆی بێبەشەکرێت و حیزبێکی گەورەیان بزاوێکی گەورەی ناوچەکەش بە هیچ شێوەیەک نەکرد بەرگریان لێ ناکە، بەڵکو دانیژنانێ بە ڕەوایی بابەتەکەیانە. حتا ئەو ململانەی فکریشی لەگەڵ بۆ چوونەکان یا لەگەڵ ڕەوتەکانە هەبووە، چونکە فاروقی برای دەیگوت لە ژیانیا ئەوانشی کە زۆر ئازاریان داوە ململانەی شخصی لەگەڵ کەسان نەبووە. ئەی ململانەی نەبوو لە بەرەوەی کە تۆ شوێعید ئەو نەتەوەیە ئەو نازام چییە، بەڵکو ئەو هەمیشە ململانەی فکری لەگەڵ خەڵکا بووەڵێت دەیان کەسیشی لە پەتی سێدارە کە لە حیزبی شوێعیا بووە و سەردەمێ بۆ دژی ئەم شتی نووسیوە و ڕقی لەم بووە، دەیان کەسی ڕزگار کردووە و دەیان کەسیشی تەعین کردووە. مەبەستمەوەی بڵین مەسعود محەممەد بڵێ بە فکر زۆر دژی ڕەوتی چەپ بووە لە کوردستان، بەڵام ململانەی شخصیشی نەبووە لەگەڵیانە. ئەوەیە پێشتر ئاماژەمان بوو کە دڵسۆزی و بیری زیندوو بیرێکە خزمەت بە مرۆڤایەتی ئەکات، بیرێکی لایەنگر نییە لەبەرەوەی ئەو لەوکو من بیر ناکاتەوەی تر من ڕاست و چەپ زەربێکی پێیان منای خوێنمەوە. ئەو تەنانەت لە گەشتی ژیانمە ئاماژە بە ئاغاکانی پشدەر و ئەو ناوچەیەکە کە کاتی حیزبی شوعی لی تەکەچێت زۆربەی زۆری ئەندامە باڵاکانی شوعەکانی کوردستان پەنابەنە ماڵی ئاغاکان و لەوێیان حەوێنەوە تا دوێنێ ئەوان قسەیان لەسەر کردوون و بە سەرچاوەی فیودالیست و دەرەبەگایەتی و دواکەوتویان لە قەڵم داون، ئەمڕۆ لە ناچارەیە پەنایان بردوێتەوەی ئەوانیش داڵدەیان داون، نەک تەنانەت خودی مامۆستا مەسعود محەممەدیش. بۆیە کە ئێمە ئەڵێن بخاون بیرێکە بیرێکی کراوەی هۆشیاریە لەو ڕوانگەیەوە باسی ئەەکەین کە خزمەت بە مرۆڤ بکە ئیتر ئەو مرۆڤە هەچ ڕەنگێک بێت خاوەنی هەچ ئایدۆلۆژیایەک بێت حسابی ئەوە ناکە هەر لە خەمخۆری ئەوە شەوەیە دێ دیفاع لە حاجی قادری کۆیەکە دیفاع لە مەلای خەتەیەکات. تۆ ئەزانی مەلای خەتێ دواتریش سەلاحەدینی ئەیوبی لەو ڕوانگە داخراوە لەو با بڵێین ڕوانگە یەکلایانە یاخود وەرگرتنی فکرێکی ڕاستەوخۆ بێ لێکدانەوە، ئەوەی کە وتە مامۆستا مەسعود محەممەد وەکو کوورەیەک وێنای ئەکێشێ ئەوبی ئەو کوورەیە خشتەکانی جوان جوان بڕابێت و سوور ببێتەوە اینجا دەهێنێتە دەرەوە. ئەمیش بە هەمان شێوە ئەو فکرانە و بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا و تەوژمانەی ڕاستەوخۆ وەرنەگرتووە تا دیسان نەیخوێنێتەوە و لە بێژنگی نەداتەوە و کاتە بزانێت کامیان ڕاستە کامیان دروستە کامیان لەگەڵ ئەرزی واقعی گونجێ و کامیان ناگونجێت. کێشەی ئەو کاتەی چەپی کوردستان ئەوە بووە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەوەی پەیوەندی بە بابەتی نەتەوایەتیەوە بووە، ئەوەی پەیوەندی بە ئاینەوە هەبوو بەرپەرچی داوەتەوە، ئەویش دێ ئەوە بە مطلقی بە شتێکی هەڵەدا دەنێت. بۆ نمونە ئاماژە بە حاجی قادری کۆی دەکات لە کتێبەکەی حاجی قادری کۆیدا دەڵێت گەورەترین داکوکی کەر لە مافی نەتەوایەتی کورد کەسێکی ئاینی و ئاین پەرست و ئاین خواز بووە کە حاجی قادری کۆییە و بە هەمان شێوە ینی ئەو تاوانانەی ئەدرێتە پاڵ مەلای خەتێ هەر لەبەر ئەوەی کە مەلایەک بووە مفتی بووە لە سەردەمی میرنشینە شکستی میرنشینەکە ئەدرێتە پاڵ کەسێکەڵێ ئەو پەڕی دواکەوتوویە کە تۆ بێ شکستی دەوڵەتێک شکستی میرنشینێک لە کەسێکا بچووک بکەیتەوە کە لە دوور و لە نزیکەوە ئەو کەسایەتیە بەرپرس نەبووە لەو بابەتەیە. تەنانەت بۆ وردەکاری کارەکانیشی حتا تەنانەت بۆ بەڵگەهێنانەوەکانی لە مەکتەبەی خێزانەکەیە کتێبێکی ئەبینێ بە ناوی کتێبی صحیح البوخاری. خۆمان نزانین کە یەکێکە لە سەرچاوە باوەڕ پێکراوە گەورەکانی
ئاینی ئیسلام لە دوای قورئانی پیرۆزەوە. ئەڵێ ئەو کتێبم بینی زۆر سەرنج ڕاکێشام تەماشاکەم عەبدوڕەحمان پاشای بابان پێشکەشی کردووە بە باپیرەم عەبدوڕەحمان جەلی، نووسیوێتی ئەوە پێشکەشە بۆ ئەو بۆ نەوەکانی ئەو پاشان گەر دوای ئەوانیش بۆ ئەو کەسایەتی و زانە کوردانەی ئەڵە بزان هەستی نەتەوایەتی لە ئەوانە چەند بەرز بە لەو کاتێ و گرنگیدانی مامۆستا مەسعود محەممەدیش بە وەرگرتن و چنینەوەی هەموو ئاماژەیەک بۆ بابەتی کورد و کوردبوون و نەتەوەی مافی نەتەوەی کورد. ئەڵێ نووسیوێتی لە پاش ئەو بۆ هەموو ئەو زانە کوردانەی کە لە نێوان مووسڵ و سنەیانیشتە جێبوون، لە نێوان مووسڵ و سنەیە تەنانەت جوڕافی جارێکە ینی تەنانەت ئەو کاتەش بەشێکی زۆری مووسڵیان هەموو مووسڵ هەر کورد نشین بووە. ئەڵێ لەو کاتەیە ئەو هۆشیاریە کوردویستی و کوردپەروەریە شتێکی کەم نەبوو، هەم لای زاناکان هەم لای دەسەڵاتدارەکان. بۆیە لە بابەتە ڕاستەوخۆکانیە کە باسی ئەدەبی کوردیەکە، لە بابەتە فکریەکانیە کە لە ئیعادەت التەوازن إلى میزانی مختل ببورە لە کتێبەکەی تریا لە لماذا المجتمع البشري يشبه مرۆڤایەتی بۆچی بە شێخانە دەچێت ولا بروستیکایە لە هەموم الحیاتە لە مرۆڤ و دەوروبەرە هەموو لەگەڵ بابەتە فکریەکەیە کە لا کاتەوە بەلای گفتوگۆ و کێشمە فکریەکانە ئەو بابەتە نەتەوایانیشە لەگەڵیا با بڵێن تواوەتەوە ئەوە نێ بەشێکی دابراوە بێلەی ڕاستە. قوربان لە سەردەمی مەسعود محەممەدا لە 1970کانە ئازایەتی و سەقافەت و ڕۆشنبیری ئەوە بووە کە دژی دین بنووسرێ و قسە بکرێ، ینی بووەتە باو ئەوەی کە عەلی شەریعەتی ئەڵێ لە سەردەمێ ترسم ڕۆشنبیری بێ بە دژایەتیکردنی دین. بەڵام مەسعود محەممەد من ئەوە دوایی باس لە ململانەی فکری خەڵکێکەکەم لەگەڵ ئەوە ینی دینێک ئەو زۆر شانازی بە سەروەری دینەوە دەکە، ینی نایەک بڵێ وەڵام مادەم مەلای ئیبن و ئادەم و حاجی قادری کۆیی و نالی و ئەمانە مەلا بوون ئیدی من یا بەردێ ئەخەمە سەریان یا باسییان ناکەم. ینی بۆم لە لێرەدا ناچارم مۆبایلەکە بەکاربێن دەڵێ لە بەرگی یەکەمی حاجی قادری کۆییا دەڵێ حاجی قادری کۆیی تا مردن تەرکی تاعەتی نەکردووە، لەو زەمینەشدا گوتووەتی وا بە ئومێدی بوونی دوا ڕۆژێک ئەو نوێژ و پەرست نەدەکەم، خۆ ئەگەر ئومێدەکەم گەیشتە جێ ئەوە پێی ناوێ شتێکی تێدا بڵێم، ئەگەر چەشنێکی دیکەش بوو زەررم نەکردووە. لە شوێنێکی دیکەدا دەڵێ زانایانی کورد بێ ئەژمار و پشتا و پشت بە لێژگەی مێژوودا هاتوونە خوارێ و ناوی کوردیان بەرز کردووەتەوە و تا ئەو ڕادەیەش دڵخۆش کاتەوە باری بێکیانی و بێهێزی و هەژاری میلەتەکەیان ڕاست کردووەتەوە. هەر یەک لەو مەلا و پێشڕەوانەی ئاین و تەریقەت و ئەدەب بە قەدەر قارەمانێکی میلی پشتگیریان لە کورد کردووە بە چەکی زانست و معنای سەردەمی خۆیان. وە زۆر شتیتر من کە زۆر جار لە نووسینەکانی دیاری ئەەکەم ئەم جۆرە قسانە بۆ ئەو سەردەمە جۆرە بووە لە کوفر مەسعود محەممەد بەرگری لە ئاین بکاوەکو بیرمەندێکی گەورە ئەوانی تر قبوڵیان نەکردووە. ئاین چ ڕۆڵێکی لە هزری جوانی مەسعود محەممەدا هەبووە کە مادەم ئەم مفەکیرێکە دەیەوێت بە عەقڵ بیر بکاتەوە کەواتە دەبێت جوانیەکان ببینێتە جوانەکان لای ئاین بێ یا لای هەر هێزێکی تر بێ. ئاین چه پێگەیەکیە لە هزر و فکری مەسعود محەممەدە؟ ئاین وەکو بوونێک مەسعود محەممەد بینیوێتی هەیە لەبەرەوە ڕاکردن لێ یاندان پیانەنان پێیدا بە هەڵەیەکی زانستی گەوری تەماشا کردووە. من لە کتێبەکەمە بۆی هەر بین و ناوتەوەری کتێبەکە بەشێکم تەرخان کردو بۆ المەجال العام فکری مەسعود محەممەد، یعنی بواری گشتی لە هزر و فکری مەسعود محەممەدە. مەجالی بواری عام چییە؟ بواری عام یەکێک لە فەیلسوف هاوچەرخەکان کە ئێستاش ئەژی ئەڵمانیە یۆرگن هابرماس خاوەنی ئەو چەمکەی کە داهێناوە کتێبێکی لەسەر ئەو بارە نووسیوە. هابرماس کە هاتوو توێژینەوەی لەسەر کۆمەلگای ئەوروپی کردووە بە تایبەتی لە سەدەی 19 و هەتا 20 تەماشاکە کۆمەڵێک لایەن و چەمکەن بەشێک دانەبراون لە ژیان و بوونی مرۆڤ. یەکێ لەوانە ئاینە ئابرماس ئەڵێت کە یەکێکە لە ئەندامە چالەکانی قوتابخانەی هامبۆرگە چیە فرانکفورت، قوتابخانەی فرانکفورت لە ئەڵمانیا. قوتابخانەی فرانکفورت مەشهورە زۆر بەناوبانگە و یۆرگن هابرماس یەکێکە لە فەیلسوف هاوچەرخە گەورەکان و لەم ساڵەیە خەڵاتەکە شێخ زایدی بەرپەشدایەوە لەبەرەوەی پێشەلەکانی پێشیل مافی مرۆڤەکە خەڵات کرا یەکەم جار ڕازی بوو دوای تەماشای کرد کە تۆماری مافی مرۆڤ وڵاتی ئیمارات
تۆمارێکی ڕەشە خەڵاتێکی بەپەرش دایوەری نەگرت بە زۆر بەتەمەنە. یۆرگن هابرماس ئەڵێ ئاین بەشێکی دانەبراوی کۆمەلگاکانە، بەشێکی دانەبراوی ژیانە، هیچ دەسەڵاتێک خۆی لێ دابم ماڵێ سەرکەوتو نابێت ئللا ناچارە بێت و جاریکەوە گەڕی بخاتەوە. بۆیە لە پاش هابرماس لە زانکۆکانی ئەمریکا لە زانکۆکانی ئەوروپا چەندین کۆڕ و کۆنفرانسی گەورە گەورە سازەکرێ بۆ المەجال العام و دەور الدینی فی المەجال العام، ینی بواری گشتی و ڕۆڵی ئاین لە بواری گشتیا. بواری گشتی هەم بەلایەنە، یەکێ لەوانە ئاینە، یەکێ لەوانە بۆ نمونە ئەو شوێنانەی کە کاریگەری سەر کۆمەلگا دروستەکە، بۆ نمونە ڕاگەیاندن، بۆ نمونە باخچە گشتیەکان، بۆ نمونە قاوەخانەکان کە ئێستا لە سەردەمی ئێستامانە، ئەوانە هەمووی ئەو شوێنانن کە ڕۆڵ ئەبینێت. بۆیە ئێستا تۆ گەر بینیت ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە ئەوانەوێت ئەو شوێنانە کۆنتڕۆڵکەن، مزگەوت، کەنیساکان، کڵێساکان با بڵێن بە زمانی کوردی، هەمووی ئەوانە ئەو بوارە گشتیانن کە یۆرگن هابرماس و پاشتری چارلز تایلەر لە المتخیلات الاجتماعیە زۆر کتێبێکی گرنگە ئیشان لەسەر کردووە. بۆیە کۆمەلگای ئەوروپی بەخۆیانە هاتنەوە هەرزوو ئەوەی کە بلۆکی ڕۆژەڵاتی کردی و بە جارێک ئاینی وە دەرنا لە ژیان ئەوان زیندویان کردەوە. من تەنانەت بیرمێت قوتابی بووین ئێمەوەمان نەزانی لە نەوەدەکان لە زانکۆ کە هێشتا نەمان بینی بوو ئەوروپا دینداریشتوای تەواو لاوازە مامۆسایەکمان لەوەی خوێندنی تەواو کردبوو ئیمانداریشتواش نەبوو، ئەی وانە ئەو یەکشەمان کلاسەکانی ساش بەرناکەوێت هەر چۆنێ پێ بڵێ شتێکی سادە و ساکانی بەباسەکەین بەسو گولایەنە فکرەکەی مەسعود محەممەدیش بە هەمان شێوە من بێ ئەوی ئاگایان لە یەکتری بێ ئەو دوو بیرمەندە هەردووکیان کارن لەسەر ئەو بوارە کردو. بۆیە من فەسڵێکیان بەشێک لە کتێبەکەم ناوناوە بواری گشتی لە بیری یان لە کاری فکری مامۆستا مەسعود محەممەددا. لەبەر ئەوە ئاین بەشێکی دانەبراوە و مرۆڤەکان ناتوانن لی دەرباز بن چونکە بەشێکە لە کایوکردەوەکانی. بۆیە تەنانەت وەکو پێم وتی لە دیفاعکردن لە حاجی قادری کۆیی، دیفاعکردن لە مەلای خەتێ لە ئیبن و ئادەم و دیفاعکرد و باسکردنی عەبدوڕەحمان پاشا و باپیرە گەورەی عەبدوڕەحمان جەلیزادە و پاشان خۆی وەلەو کاتە وەکو تۆ ئەڵێی کە هێرشکردنە سەر ئاین نیشانە و ئاماژەیە بۆ لە نیشانەکانی ڕۆشنبیری ئەو کەسە ئەم دێ ئەو کەسانە زیندوو دەکاتەوە. بە تایبەتی پانتایەکی زۆر گەورە هەیە لە بەرهەمەکانی بۆ مەلای خەتێ کە بە سەرچاوەی تاوان و خراپەکاری دانێت لەبەرەوەی ئەو دەوڵەت منشینی سۆرانی تەسلیمی بە دوژمنان کورد و عوسمانەکان کردووە. لەبەر ئەوە ئەو لە ڕوانگە گشتیەکەەوە تەماشایەکە کە دین بەشێکی دانەبراوە لە بوونی مرۆڤەکان، بۆیە بە هیچ شێوەیەک ئیسان ناتوانێت خۆیدا داماڵێ و ئاینیش لە ڕوانگە گشتیەکەیەوە نەک لە ڕوانگەی ئایدۆلۆژیایەکی داخراوە ئەبێ ئاماژەش بۆ خاڵە بدەین، یعنی کە ئەو زیندوێتی ئاین گرنگیەتی ئاین ئەسەلمێنێت و پەنجە ئەخاتە سەری لە ژیانی تاکا و لە ژیانی کۆمەلگایە بەبەستی ئاینی ئایدۆلۆژیایەک نییە، ڕوانگەیەکی تەنگی داخراو نییە، بەڵکو ڕوانگە خوداوەندیە فراوانەکەی کە لەسەر و هەمویانەوە پاش شتەکان مرۆڤ بوون و مرۆڤ گەری ئەوێ خوای گەورە خوای گەورە فەرمیە ئەیوهە الناس، ینی ختابەکانی بە شێوەیەکی گشتیە کەمتری ئەیوە الەذینە ئامەنوا مەگەر زۆر زۆر تایبەت بێت لەو ڕوانگە گشتیەوە ئەو هاتووە کاری لەسەر گرنگی ئاین کردو لە ژیانی تاک و کۆمەلگاتە بە تایبەتی لە ژیانی کۆمەلگای کوردیە. ئەگەر بێت و بزاوی سیاسی کوردی لەو کاتەیە ئەو قسانی مامۆستا مەسعود محەممەد ئەو بیری مامۆستا مەسعود محەممەدیان بخوێندایەتەوە بە هەند وەریان گرتایە بەلایانی کەمەوە ماندووبوون و ڕەنجکێشان و خەبات و خوێنڕشتنی 30 ساڵیان لە کۆڵە کردینەوە. تۆزانی ئێمە بەشێکی زۆری شەڕەکانی چیامان لە نێوان هێزەکانە هێز شەڕی ڕاستڕە و چەپڕە بووە ڕاستە. ئەگەر بێت و ئەو هێزە چەپە کۆمەلگای کوردستانی وەکو مامۆستا مەسعود محەممەد خوێندایەتەوە ئەو تاقەی کە کۆمەلگای کوردەواری تایە هەبوو باوەڕی بە ئاین هەبووە، ئەو بزاوتە گەوری کە لە ناخی هەر کەسێکە هەبووە و ئەیانتوانی ئەو ئیماری لە ناخیایەتی وەگەڕی خەن بیکەنە بەشێکی بزوێنەری شۆڕشەکە چەند جاترە چۆ پێش و ئەو ماڵوێرانی دیسان یەخەی کۆمەلگای نێگرتەوە لە جاتی ئەو هەموو کۆشەی کرا و ئەو هەموو ڕەنجەی درا بۆ جیاتیکردنی دین، کوشتنی مەلا یاخود وەردەرنان یاخود ئیمانکردنی مزگەوت لە گوندەکانە و لە شار و شارۆچکەکانە بە پێچەوانە وەکو ئێستاک کە بەخۆیان ناچوونێتەوە و دانن بەبوونی ئاین و بەبوونی مزگەوتە لەو کاتانەیە لە هەفتاکانە لە هەشتاکانە بەو شێوازە بیر بکرایەتەوە ئێستا خەباتی نەتەوایەتی لە ئاستێکی ترابوو و ئەو هەموو خوێن ڕشنەش نەئەچووە نەئەبینرا و فیرۆژ نەیەچوو. زۆر ڕاستە. دکتۆر کەواتە مامەڵەکردنی مەسعود محەممەد لە سیاست و لە باری کۆمەڵایەتی و ئابووری و تەنانەت فکری ئەو سەردەمە لە 60ەکانەوە تا مردنی
چونکە بۆ نمونە بۆچی ینی دەگوترێت کاتێ مەسعود محەممەد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندامە و لە ناو حیزبی پارتی دیموکراتی کوردستانە باڵاییەکی باشی هەیە و تەنانەت مەلا مستەفای بارزانیش ڕێز و تەقدیرێکی زۆری بۆ دەرەبڕێ. بۆچی ئەم فکرە نەبووەتە فکری حیزبایەتی لە کوردستانە یا کاری پێ نەکراوە یا تێڕوانین و مامەڵەی ئەو بۆ سیاست بۆ دۆخی کۆمەڵایەتی بۆ ئابووری بۆ فکر لە شەستەکانەوە تا مردنی چۆنی بووە. ئەو وەکو ئەندامی وەکو نوێنەری پارتی کە هەڵە بژێرێت ئەبێت ئەندامی پەرلەمانی مەجلیسی عیانی ئەو کاتی پێوتراوە سەردەی پادشایەتیە ئەندامی حیزبی نەبووە و باوەڕشی بە ئەندام حیزبی بوون نەبوو بۆ شێوەیە. بەڵێ نوێنەری خوا خۆش بوو مەلا مستەفای بەرزانی بووە لە گفتوگۆکانی و دانوستانی ئاشتیا لەگەڵ حکوومەتی عێراقیە سەردەمی عەبدولسەلام عارف. بەڵام وەکو ئەندام نەبوو تەنانەت خۆی لە یەکێک لە بەرهەمەکانیە نازانم لە پرۆشی ژیانە لە کامیانایە کە وەفدی کوردیان بۆ دانوستان بۆ بەغداد هەموو جارێک کە ئەو لایەنەی کە ئەم لەگەڵیشانە ناکۆک بووە و بە سەرچاوی چەقبەستویی داناون هەوڵی داوە مشکیان بکاتەوە فکریان بکاتەوە لەو ئەوە ڕزگاریان بکە و ئەوان مەسعود محەممەدیان بە نەیارزانانی و کە هاتوونەتە بەغا ئیشێکیان نەبووە پەنان و کتوتە پەنان بۆ بردو یارمەتیشیاون لە کاتی دانوستانەکانە یعنی هەوڵیان داوە سوود لە پێگەی مامۆستا مەسعود محەممەد بیرن لە بەغا پیانەڵێ ئەڵێ ئێوە ئەندامی حیزبن ئەندامی نەتەوە نین. ئەندامی حیزبیش دائیمەن بیر لە پلۆپۆست دەکاتەوە. پلۆپۆستی بدرێتێ بەردەوام بێت پلۆپۆست نەدرێتێ بەردەوام نابێت لەبەرەوە بەرژەوەندی پێوەرە لای ئێوە ئەو بیرکردنەوە بەرژەوەندیە خوازیە کە لە ناو حیزبەکانە هەیە ئەنجامەکەی باش نابێت. لەبەر ئەوە فکرکردنەوەی ئەوە نەبووە یعنی بیرکردنەوەکەی کێشەکەی ئێمە ئەوەیە کە شۆڕشەکانمان شۆڕشێکی ڕۆشنبیری نەبووە بە شێوەیەکی گشتی شۆڕشێکی چەکداری بووە. ئەو شۆڕشە چەکداریش کە لای نەکردوێتەوە بەلای کای ڕۆشنبیریەکەیە کە لەگەڵ خەباتە چەکداریەکەیە خەمی ڕۆشنبیرکردن و پێگەیاندنی لایەنی پەروەردەیی و لایەنی فکری کۆمەلگانە بووە ئەو وێرانکاری لە دروستە بێ. بۆیە دائیمەن دەنگەکانی وەک دەنگی مامۆستا مەسعود محەممەد کاریگەریەکەیان دیاریکراوە بێت لە چینێکی ڕۆشنبیری دیاریکراوە کاریگەریەکەیان ڕەنگەداتەوە لە کۆمەلگاکە بە گشتی ڕەنگ ناداتەوە چونکە ناگات چونکە نەکراوەتەوە بەرنامی کار. هەر کاتێک شۆڕش وەکو میرنشینەکانی ئەوروپا توانیان فکر و فەلسەفە دنیابینی ئەو کەسە مەزنانە بکەنە بەرنامی کاریان ئەو کاتەوە وردەیەتە خوارەوە و کۆمەلگاش لەگەڵیا پێش ئەکەوێ و ئەو کاتە کەسی ملهور و کەسی کەڵەگا و کەسی ئەوەی کە خۆی بە هەموو شتێ بزانێت لە کۆمەلگای دروست نابێت. ئەو پیرۆزی کە لە کۆمەلگا ڕۆژەڵاتەکان ئەدرێ بە بەرپرس و بە کەسە یەکەمەکان تۆ تەماشاکەی لە کۆمەلگا ڕۆژاوایەکان نەماوە بۆ لەبەرەوەی هەر لە ئەدەبیانەوە لە ڕۆمانیانەوە کاراکتەرەکان کارکتەری بەسیتن و بەرپرسەکان و باڵاکان و پادشاکان بە پێچەوانەی سەدەکانی ناوەڕاستەوە ڕخنیان لێگیرە و کەسێکی سادە و ساکار هەڵسکەوت و مامەڵیان لەگەڵا ئەکرێت کە شۆڕش بەستەنا شۆڕشێکی چەکداری بوو لەگەڵا شۆڕشێکی معریفی نەبوو شۆڕشێکی ڕۆشنبیری نەبوو ئەو خەلە لە گەورەی لێکەوتوتەوە کە ئێستاش بەردەوامی هەیە و ئێستاش دەبینی زۆر بەکەمی لە فەرمانڕەوایی کوردیا کە مامۆستا مەسعود محەممەد بوو بە قوربانی ئەو بابەتە لای لێ نەکراوەتەوە. ڕاستە دکتۆر یەکێکی تر لە ئەو شتانەی کە لە فکری مەسعود محەممەدا هەیە ینی واتوانێت هەر بڵێن بۆ منە فکرەکە بەو شتە نووسراوە زمانە بۆ نمونە لەلایەکەوە زمانزانی و عەرەبی زانی و کوردی زانی مامۆستا مەسعود محەممەد ئەو شەوەی کە ئیبتیسام عەبدوڵڵا دیدارەکە لەگەڵ مەسعود محەممەدەکە سەدام تا کۆتایی دیدارەکەدا دەنیشێ و سبەینەش وەزیری ڕۆشنبیری ڕاستپێرێک کە هەرچیەک مامۆستا مەسعود محەممەد داوایەکە بۆی بکە ئەویش دەڵێ بەس سانسۆر لەسەر کتێبەکان دامەنێن من هیچی دیکەم ناوێت کە دەچێت بۆ لای عەبدولکەریم قاسم هەر لە گەشتی ژیان ماماژە بۆ کات ساڵی 59 دەڵێ من ویستم ینی جۆی لە جۆرەکان خۆم بناسیێن دەڵێ وتی من ساڵی 53 لە ڕۆژنامەی عێراقا مەقالەکانی تۆم خوێندوتەوە کە دەچێتە لای جەمال عەبدولناسر بە هەمان شێوە تەنانەت لە ئوردن مەقالەیەک دەنووسێ ئەڵێ بۆ سبەینە لە ئوتێلەکەیە لە ئیستیعلاماتەکە تەلەفۆنەکە لەن گەنجێگاتووە تەنانەت دەڵێ مامۆستا وتارەکەتم خوێندوتەوە من دەمێکە کچێکم خۆش دەبێ هاتووم بەو عەرەبی زانە خۆشەی خۆت نامەیەکم بۆ کچە بە بنووسی بەڵکو ڕازی بێ مامۆستاش دەڵێ من چۆن ئێستا بێمە دڵی تۆوە و بەهەستی تۆ ئەو نامەیە بنووس مەبەستم ئەوەیە ئەمە لەلایەکی دیکەشەوە ڕێزمانی کوردی و شکۆی زمان و زمانی کورد و ینی لاکردنەوە بەلای ڕێنووسی کوردیا مەسعود محەممەد ئەگاتە لووتکە واتە تەنها ئەوە نییە
بە کوردیەکی پەتی جوان بنووسێ و وەکو معرف خەزنەدار و مەبەسمێ ئەو نووسەرانەی تر بەڵکو بنەماکانی زمانی کوردیش دائەڕێژێ و زۆر جار لە گۆڤاری کۆڕی زانیاری کوردیشدا کۆمەڵێ شت پێشنیارەکە هەرچەندە کۆڕ ڕەزامەندی لەسەر دەرنابڕێ بەڵام ئەم دڵسۆزیە مەسعود محەممەد بۆ زمانی کوردی و زمانزانیەکەشیم پێم خۆشامە بکەینە باسێکی گرنگ لە فکر و هزر و نووسینی مەسعود محەممەدە. خۆی ئینگلیزیزانێکی زۆر باشیش بووە خەڵاتیش وەرەگرت لە سەفیری ئەو کاتەی بریتانیا لە عێراق لەبەر و کاتە خوێندن لە عێراق زۆر خوێندێکی دەوڵەمەند بووە ئەو کەسێک گشتاتە قۆناغی خوێنی زانکۆیی یعنی زمانی عەربی تاوا خوێندە بوو چکە خوێندن بە عەربی بوو و ئینگلیزی بەڵام وەکوتمان ئەو پانتایە گەورەی کە بیری نەتەوایەتی لە بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەددا داگیری کردووە هۆکارەوەی کەبلا کاتەوە بەلای زمان و ئەدەبی کوردی و خەمخۆری بۆ ڕۆشنبیری کوردی خۆی لە کە طبعا لوتکەی ڕەوانبێژی نووسینەکانی لە کتێب بەتەمەن بە عەربی لە کتێبی ئیعادەت التەوازن ئیلا میزانی مختل دەرەکەوێ سنگکردنی تەرازویەکی لارە سنگ بەڵێ ئەو بە عەربی نووسێتی یەکەم فەلسەفەیەکی زۆر قوڵ و چڕ پەخشەکە لێوە بڵاوکاتەوە ینی کتێبەکە کتێبێکی فەلسەفێ بە معنای کەلیمە دووهەم نووسینەکە زۆر ئاستێکی بەرزە تەنانەت چەندین نووسەر پێی سەرسامە بن یەکێک پێ پرسێ هۆکاری ئەو ئازبەرزەی تۆ کە بە عەربی نووسی ئەوەیە کە بەلاغی عەربیت خوێندووە و بەلاغی عەربی لەبەرە ئەڵێ نەخێر بەڵکو بزانە چەند زانستیانە تەنانەت لەوەشە ڕقی لە چەقبەستووی و لە خۆ بە پیرۆزکردن بووە ئەڵێ من زۆر سەرنج و تێبینی ئەدەمە نووسینە ئازبەرزەکان پێیان کاریگەرم ئەو ڕەنگەداتەوە لە نووسینەکانما لەبەر ئەو نووسرە عەرەبەکان لە بەتایبەتی مستەفا دکتۆر مستەفا مەحموود و عەباس عەقاد دەتێتی عەقاد بەتایبەتی عەقاد و ڕافعیش چونکە زێوەر خەتاب دەیگوت ئەوەندەی لەگەڵیا ژیام و لەگەڵیا بووم بەس عەقاد و دوای مستەفا کێ ڕافعیش ئەویش بۆ دوانە زۆر کاریگوت تایبەتی عەقاد لەبەر ئەوە ئاخۆی ئاماژە بەوەیەکە کە ئەو شێوازی ئەو نووسەرانە کە دەخوێنێتەوە ئەوە نی خوێندنەوەیەکی هەروە هاکەزایی بێ تەنها بیەوێ شتێ وەرگرێت تەواو چۆتە ناو کورۆکی بابەتەکانەوە هەم بیر و هزرەکەی وەرگرتووە هەم ویستوێتی سوودیش لە شێوازەکانیان وەرگرێ بۆیە زۆر بە جوانی ڕەنگی داوەتە لە نووسینەکانیان یعنی یەکێ لە مامۆستاکان کە عەرەبە توێژینەوەی کرد لە کۆنفرانسەکەیان لەسەر بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد یعنی بابەتێکی ئەمرازێ لە ئەمرازەکان کە لە شعرە بەکارێک کردووە تەوەری بابەتەکانی توێژینەوەکەی کردووە ناونشانی توێژینەوەکەی لەبەرەوەی ئەم نەبەرزە وەک وایە دەقێکی ئەدەبی بێت نووسینەکانی وەک وایە گەر لە تێکرا تەماشاکەی لە ڕووی بەکارێنانی وێنای شعریەوە شێوازەکانی دەربڕیەوە هێندە بەرزە کاری ئەکرێ وەکو بابەتێکی بەرهەمێکی ئەدەبی تۆ بێ بۆ نمونە وێنای شعری تا وێنەکەی بۆ نمونە بەرجەستە خەیاڵیەکانی تا دیراسە بکەی دووبارە بوونەوەی تا دیراسکەی بەرجەستەکردنی بیری تا دیراسە بکەی بۆ نمونە لەبەر ئەوە هۆکارێ بۆ لە هۆکارەکانی کە خوێنەرێکی بەواتای وشە خوێنەر بووە هەر ئەوە نەبوو لایەنێکی خوێنەکە وەرگێ بەڵکو چەندێک ئەگەر دروست بێ ناوەڕۆک و شێواز لە یەکجاکردنەوە ناوەڕۆکەکەی وەرگرتووە ئەوە نەش سوودمەند بووە لە وەرگرتنی شێوازی نووسەرەکان لە پێش هەمووشانەوە تەمان قورئانی پیرۆز زۆر کاریگەر بوو بە شێوازی قورئانی پیرۆزیش خۆشی بە دەنگی مستەفا ئیسماعیلیش بەڵێ یعنی ئەوە هەمووی هۆکاری ڕنگدانەوەکانەتی و لەو سەردەمە زوۆیشا کە بە عەربی نووسیوێتی ئەوە کەم نەبوو بۆ گەنجێکی کورد و دواتریش بەردەوام بۆ ئەم بەردەوامی پێدانە وای کردووە یعنی مامۆساکانی زانکۆی بەغا بەسەر سوورمانەوە گویان گرتووە لە وتارەکانی کە لە بۆنە مناسەبەکانە مامۆستا مەسعود محەممەد ئێستا و وتاری خوێندوێتەوە وەکو لە بەرنامەکەشا دیار هەرچەند ئەو زۆر بە تەواضعی ئەڵێ هذه بضاعتكم ردت إليكم کە ئیبتیسام پێ ئەڵێ عەربیەکەت زۆر بەهێزە ویشەڵی خۆتانە و بۆ خۆتانەگرێت ینی من لە خۆتانە فێر بووم لەوەشە ینی بزانە ئاستی بەرزی ئەو پیاوە ناڵێ ینی ئێمە کورد هەمومان ئاوهاین ینی لە عەربیا باشین ئەو شتانە لەبەر ئەوە ئەو سەرچاوی یان ئەو تەوەرە سەرەکی کە کاری لەسەر کرد و هۆشیارەکەی هەمەلایەنە بوو وتیشت کە مامۆستا مەسعود محەممەد لە بواری ئەدەبی کوردی و زمانی کوردیە لە بواری عەربیە لە بواری فکرا کەسێک پێوتری بیرمەند و فەیلسوف کە ئاوا لەو هەمە بوارە گشتگیرانەیە گەیشت بێتە لوتکە من لەوانەیە پێم بوتری مامۆستایەکی زانکۆ
لەبەرەوەی لە پسپۆڕێکی تایبەت لەوانەیە مژناڵم بانگەشەی وەژ ناکەم لێرەیە لەوانەیە باش متوانی بێتم سوود بگەێنم بە خۆمیان بە قوتابیەکانم بەڵام ئەوەی ئەبێتە بیرمەند ئەو جۆرە کەسانن کە پێشتر ێژام ئەمەژەمان بۆدا لە بواری زمانە و زمان زانیە هەر زمان زانێکە هەروە نادەربنین زمان ناسیە لینگویستیکا تۆ تەماشای لیسان و کورد بخوێنەوە بزانە تەماشای نەحوەکەی بخێر لە گەشتی ژیانمە هەندێک ئاماژەیەکە کە باسی هەندێک مەلاکە و کە لە قوتابخانەکەی باوکی لێ ئیجازیان وای گرتوبوونەتە مەلا و لە کۆی ماونەتەوە و هەندێک ئشکاری نەحوی زمانەوانی عەربی لێ بۆیانە نێر و پرسیاریان لێ کات ئەو هۆشیاری کە بۆ نەحوی عەربی هەیەی بۆ گرامەری عەربی بابڕین بۆ گرامەری کوردی بۆ بواری مێژووی و پێشتر ئاماژەمان بوودا بۆ بوارە ئەدەبە پەتیەکە کە لەسەر حاجی قادری کۆی و شعری حاجی قادری کۆی دەنووسێت لەسەر نالی ئەنووسێت وەکو خۆی ئەڵێ من هەرچەند ینی ئاماژەیەکی بەوە ئەکات کە وەکو بەشێک لەلایەنە زیندویەکەی ئەڵێ من هەرچەند سەرسامم بە شعرەکانی مەحوی بە نالی بە شعری کلاسیکی کوردی هەرچەند سەرسامیەکەم زۆرە ئەگەر گوناح نەبووایە و لۆمە نەکرامایە کە گوێم لە شعریانە بێ سوژدەم بۆ بردن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەڵێ ئێمە ئەبێ بیر بکەینەوە ئەو هەموو شعرە باڵای هەمانە ئەو هەموو ئەدەبە باڵای هەمانە ناگاتە ئەوەی کارخانەیەکمان هەبی بتوانێت تایەک بۆ جوتارێک دروست بکە و عەرەبانەیەک پێ باتە سەر کێڵگەکەی یعنی دەربڕینەکەی ئەو واتای دەربڕینەکەی منێ ئەڵێم یعنی ئەوەیە هەمەلایەنەکەیەتی کە چەنە گرنگی بە بوارە پەتیە فکرێکە ئەدا ئەدەبێکەدا و هەمەلایەنەیە ئەوەش گرنگی بە بوارە پیشەسازی و واقعی ژیانی کۆمەلگا ئەدا کە کۆمەلگا هەر تەنها پێویستی بە ئەدەب نییە هەر تەنها پێویستی بە فکر نییە هەر تەنها پێویستی بە ئایدۆلۆژیا و بە دروستکردنی ڕێکخراو و شتانە نیە بەڵکو پێویستی بە دروستکردنی ژێرخانی ئابووری وڵاتەکە هەیە جا ئەوەی وای لێ کردووە لە یەکێکی وەک من یانەیەکی وەک جەنابەت یان لە زانکۆیەکی وەکو کۆیەکە کۆنفرانسەکەی بۆ سازکرد بنووسێ کۆنفرانسی فەیلسوفی ناوداری کورد مەسعود محەممەد نەنووسێت تەنها نووسەر نەنووسێت تەنها ڕووناکبیر ئەو کەسانەی کە ئەبنە فەیلسوفێک و ناوی فەیلسوف هەڵدەگرن ئەو کەسانن کە تێڕوانین و بەرهەم و کارەکانیان هەمەلایەنەیە و باسی جەمال عەبدولناسری شکرد هەر لە چوارچێوەی ئەو پرسیارەی کە یەکەم جار و لە بەش یەکەمی بەرنامەکەی کرد وتە ئەگەر بمانێ فکری فەلسەفەی مامۆستا مەسعود محەممەد کورتکردنەوە لە چیا کورتی دەکەینەوە منیش وتم لە هۆشیاریە لە دژایەتیکردنی چەق بەستوویە ئەو لەوانەیە خۆت لە بیری بێ کە گەشتی ژان خوێنیت گەشتی ژانی خوێندێتەوە زۆر کاریگەر بۆ بە جەمال عەبدولناسر ئەڵێ لە سەرکردە عەرەبەکانە تاکە سەرکردەیەک ڕەوانبێژ بێ و کاریزمەیەکی هەبێ و کەسایەتێکی بەهێزی هەبێ کە یە قسەیەکە و سیاسەتەکە جەمال عەبدولناسرە لەگەڵ ئەوەشا کە جەمال عەبدولناسر سەید قوتب ئیعدامەکات لەگەڵەوەی سەید قوتب ئەم یعنی دوو کەس لە دوو ڕوانگەی جیاوازە لەوانەیە ئەو وڵاتێکم لە وڵاتی تر ڕەخنەیەگرێت ئەڵێ شتێکی زۆر غەڵەتە زۆر ناپەسەندیە هاتن غەزالیەکی بچووکیان بە سەید قوتب بڵێ غەزالیەکی بچووکیان ئیعدام کرد و دەوروبەرەکەش کەسێکیان ڕەخنەیەکیان نەگرت و دەنگیان لێوە نەهات یعنی من لەوانەیە بە بیرێک بەلام و پەسەند بێ بەوانای ئەوە ناگەیەنێ کە من خۆمی تەسلیم کەم بە ڕەهاییان کەسایەتێک بە هەمان شێوە ئێمە کەسایەتێکە پێمان پەسەندە بەڵام نابێ بە ڕەهایەتی وەری بگرین و چاومان کوێر بێ لە ئاستی نوقسانەکانیشە و هەر لەو بابەتەیە لە بابێتی کەم و کوڕیا ئەڵێ مرۆڤ ئەو کاتە ئەتوانێ ڕەخنەی بەرامبەر ببینێ و ڕەخنەی لێ بگرێ و کاریگەریشە بێکەوت جەناب فەرموو بۆچی خەڵکانی تر کاریگەریان نەبوو کە توانی بێتی کەم و کوڕەکانی خۆی ببینێ دەستنیشانی بکە و چارەسەری بکە هەر کەسێک توانی ڕەخنەی کەم و کوڕەکانی خۆی دەستنیشان بکە و چارەسەری کا و بازدا بەسەریە ئەو کاتە ئەتوانێت دەستنیشانی کەم و کوڕی کەسانی دیکە بکە و چارەسەریکە ئەڵێ لەو کاتیاوە ئەڵێ کێشەی چەپی کوردی ئەوەیە کە کوێرە لە ئاست هەڵەکانی خۆی لە ئاست کەم و کوڕەکانی خۆی هەتا دکتۆر ئەمەیان هەر بۆ لەوەچێ بۆ خۆشی بێ لە بواری زمانی جەستەشدا کە ئەچێ بۆ لای عەبدولکەریم قاسم نیو سەعاتێ لای دانیشەوەی باسی هەنگوینەکەەوە لێ وتێتی لە 10 ساڵیەوە ڕۆژوم نەخواردووە و سروش دەرچەندە هینتر بێ ناتوانێت بۆ کۆڵێ بەدیلی خورما و هەنگوین دروست بکاتەوە پێشکەش بکاتەوە تامان زمانێکی جەستەیی عەبدولکەریم قاسم ئەخولقێنێ وێنە ئەکا کە بۆ منە من ئێستا ئەوە 2 ساعت لەگەڵ جەناب تا دانیشتمە گونجێ
بەس لەبیر من نەبووە کە زمانی جەستەی تۆ چۆنە گەشی گەژنی ئایا کۆمەڵێ شتەکەی کە پەیوەندی بە دەروونەوە ینی ئەو دەڵێ بۆ نمونە ئەوەی پێی بڵێ سیفەتی جوانی لەسەرکردەیەکە لە زمانی جەستە و قسەکردنی و سیر نەکردنی بەم لاو بەولاو ئەوانەکردن و نازان منگە منکردن ئەلێ لەو پیاوەیان نەمبینی ینی ئەو وەسفە جوانەی عەبدولکەریم قاسمی ئەوە سەرنجەی تۆ زۆر دروستە من کاتی خۆی زۆر سرسان بووم بۆ ڕوانگەی بۆ دەواازە و بە دەلاقی کردەوە لەو کاتێ ئەو باسی ئەوە کایمە و کاتە و زاراوەی زمانی جەستەمان نەبیستووە نەبووە ئەو ئەڵێ من 2 ساعتە چەند دانیش نەمبینی ئەو پیاوە دەست با بۆ سەری خوێنێ نەمبینی حرەکەیەکە نەمینی جۆرەکە ڕێک دانیشت بوو سەرنجێکی بزانە وێ وتم ئەو پیاوە ئەگەر دروست بێ شێواز و ناوەڕۆک لە یەک جیا بکەینەوە نەهاتوو بەس ناوەڕۆکەکە وەرگرێت شێوازەکەیش وەرگرتووە نەهاتوو بەس شێوازەکە وەرگرێت کاری لەسەر ناوەڕۆکە کردووە لەگەڵ ئەو کەسایەتیانە کە لە ماڵی خوشکی خواردن و شتی بۆ ئاو خزمەتەکرا ئەڵێ کە خواردن وشتمان بۆ دانرا باسی سادەی خواردن و ئەوەکەیەکە هی ئەو سەرکردە عەبدولکەریم قاسمی چەند سادە بووە ئەڵێ ئاوێکیان بۆ هێناین بۆ ئیبزانین ئەوە ئاوی خواردنەوە نییە گوڵێکیان لە ناو تەشتەکەی دانابوو ئەوسا ئاوا بووە بۆی بزانم من خۆی عەبدولکەریم بزانێ ئەو ئاوی خواردنەوە نیە ئاوی دەشتنە نەکەومە هەڵەوە اینجا دوای ئاوی خواردنەوەیان بۆ هێناین و شتەکانی تریان بۆ هێناین لەبەر ئەوە لە کتێبەکەیە لە گەشتی ژیانما یعنی ئێستا ئەتوانرێت توێژەرێک بێت نامەیەکی وەکو هەموو جارێ مامۆستا دکتۆر کەمال مەزهەر بە ڕەحمەت بێت لە کتێبەکانی باسی دۆکۆمنتەکانی ئەرشیڤی بەریتانیە کات ئەو هەموو دۆکۆمنتە دەوڵەمەندانە ئێنێ ئەوێ هانی خوێنەری و نووسەری کورس بدا ئەڵێ ئەم بەشە هێندە دەوڵەمەنە قوتابێکی ماستەریان قوتابێکی دکتۆرا ئەتوانێت بە تێر و تەسەری تێزێکی دکتۆرای لەسەر بنووسێت قوتابێکی ماستەریش ئەتوانێت بە تێر و تەزەلی تێزێکی ماستەر بامجاری وا بڵێم لەسەر ئەو وردەکاریانەی کە جەناب ئاماژە بدا لە نووسینەکانی مامۆستا مەسعود محەممەد ببینێتەوە طبعاً ئەمەی ئاماژە بە شتێکی تر بکەم کە مامۆستا مەسعود محەممەد و تێکڕای بیرمەندان و گەورە نووسەرانمان زۆر مەغدورن لە کۆمەلگای کوردیا یعنی ئەبوایە ساڵانە بۆ مەولەوی بۆ نالی بۆ سالم بۆ مەحوی بۆ مەولانا خالیدی نەخشبەندی بۆ ئیبن سەلاحی شارەزووری جای سەبا ئێستاکی ئیبن سەلاحیش بۆ بکەم بۆ مامۆستا مەسعود محەممەد بۆ مەلای گەورەی کۆیە بۆ هەزاران بۆ کەسایەتە مەزنەکانمان مەغدور نەبن بۆ شێرکۆ بێکەس ساڵانە لە یادی مردنیانە کۆنفرانسی نێودەوڵەتی هەبێ بۆیان هەم بۆ ناساندنیان هەم بۆ تەبەنیکردنی ئەفکارانەی ئەوان تەرحان کردووە یعنی شێرکۆشێکێکە لەوانەی کە دژی ڕەوتی باوەستاوەتەوە ئەو لایەنەی کە کاری لەسەرەکە کاری لەگەڵا کردو خەباتی کردو لەگەڵا کە ئەبینێت بەلا ڕێدا ڕۆشتۆ لە دژی ئاوەستێتەوە ڕخنەی لێ ئەگرێ بە تایبەتی لە ئێستا کچە نیشتیمانمە دەگاتە ترۆ ڕاستە تەناواز لە پلۆپای و مەنسەبی وەزیرایەتیەکە شیێنە لەبەر مەبدەکەی ئەو کەسایەتیانە کەسایەتی مەزنن با تۆ لە بیر و بۆ چوونیشا لەگەڵا جیاوازی تەنانەت من ینی لە بەرنامە دەرچوون نەبێ مامۆستا شێرکۆ کوڕێکمان بۆ بەس لە کۆلێژی زمان کە شعرەکانی خوێندەوە من هەستام دەستخۆشیم لێ کرد وتم هەرچەند من خۆم بە خوێنەرێکی تەواوی تۆ نازانم لەبەرەوەی مەژاڵی تشتی تر بووم بەڵام ئاگام لە بەرهەمەکانم بوو بەلایانی کەمەوە هەتاوەکو دەربەندی پەپولە بەلایانی کەمەوە وتم تۆ وتم مامۆستا شێرکۆ ئەبێت لەو ڕوانگە و تەماشای خۆتکەی کە شاعری نیشتیمانێکی نەتەوەیەکی هیلایەنێکی دیاریکراو نیت ئەوەی کە بەرنامەکەی پێشکەشە کرد ئەمنە کورد بین بوو هێرشی کردە سرم ئەو یەکسەر تێگەیشت وتی زۆر ڕاستەکەیت سەردەمی لە سەردەمەکان من وابووم وتی ئێستا لەوانەیە خۆت سەرنج بدەیت بەرهەمەکانی من بەرهەمی مرۆڤ بوونە مرۆڤی کووردە نەکی لایەنە کوڕەنگێکی دیاریکراو و ئیبن سەلاح من لە ئوردون لە کۆنفرانسێکە بەشدار بووم وتیان بێزەحمەت ناوەکان بۆ بەرپرسی کۆنگرەکە بۆ پێشکەشکەین وتم ناوم یادگار لە تیف شارەزووری وتی ئەو شارەزووری وتی ئیبن سەلاحتان هەیە ئێوە شەمسەدینی شارەزوورتان هەیە پسپۆرەکەی مێژوو بوو وتی تۆ ئەزانی لە تاریخی دەوڵەتی ئومەویدا و دەوڵەتی ئومەیاد دیمەشق چەند والی شارەزووری حکمی کردووە بەبەسمەوەی ئەوە سەروەتی مدەتەکەمانە ئەو کەسایەتیانن ئەمان شوناسمان ئەپارێزن نەوەکو هەندێک شتی تر کە لەوانەیە کات بەسەر بردن بێ بۆیە مامۆستا مەسعود محەممەد تەنها ئەو کۆنفرانسەی بۆ سازکرا ئەو کۆنفرانسە بۆ مای ئەوەی کە من ئەو توێژینەوە فراوان کەم کتێبێکی لەسەر بنووسم دەیبێ باشە ئەگەر بێت و چەندین کۆنفرانسی ئاوامان هەبێت چەندین بەرهەمی تری لەسەر دروست ئەبێتە چەندین ینی کردنەوەی چەندین دەرگای تر بۆ چەندین توێژەری تر و چەندین نووسەری عەرەبی تر دێن و بە هەمان شێوە کارەکەن لەسەری و ڕۆژارێکیان لە وڵاتی جەزائیر بووم
توێژەرێکی فەڵەستینی لەگەڵ ئابووی تۆزانی شاری خەلیل هەمووی زۆر بە زۆری کووردە و دەوڵەمەندەکان و ئەوی کە تیجارەتکی بەدەستە هەمووی کووردە وتی یەک کۆنفرانسکرا لە زانکۆی سەلاحەدین من هاتم بەشداریم کرد کە گەڕامەوە لەوێ وتی ئێستاش تا ئێستاش دیوەخانی سەلاحەدینوانەکە ماوە نەوەکانی سەلاحەدین وتی پارەی مەسرۆفەکان بۆ گێڕام وتە مادەم بەشداری کردو بۆ توێژینەوەیەک لەسەر سەلاحەدین لەسەر کورد وتی کوردیشانە برچۆتەوە ئەو کەسایەتیانە نێکی کە سەلاحەدین هێرش شەکرێتە سەری لێجاتی ئەوەی وەکو هێمایەک وەکو ڕەمزێک وەکو سمبولێک ساڵانە زیینو بکرێتەوە کار کرێ لەسەری ئەمە کێمانەیە غێری ئەو کەسانە نەبێت کە بمان ناسێنێ بە دەوروبەر و بە جیهانمان تەنانەت بەیریشم نەچێت برادێکم لە بەریتانیا وتی لەگەڵ نووسەرێکا کۆتمە قسەوە وتی وەڵام پێکەن وتی ئەوە بە سەلاحەدینتانەیە کێکتان هەیە وتی باسی حافزی شیرازی کرد باسی فردۆسی کرد باسی ئەو نووسەرە گەورە فارسانەی کرد باسی سعدی کرد باسی مەولانای کرد بەتاتی مەولانای خالید وتی ئەو بە سەلاحەدینتانەیە غێری ئەو کەسێکتانەیە وتی وەڵڵا ئێمە زۆرمانێ بەس خۆمان لە تەمەڵیە نەمان ناساندون بە ئێوە زۆر بەداخەوە دکتۆر لە ڕابردوو داوەتە لە هەفتاکانە و لە ئێستاشدا ململانەیەکی فکری ناشەریفانە لەگەڵ فکری مەسعود محەممەدا هەیە ڕۆژە دیدارێکم لەگەڵ تەمان من ئەگونجێ لە گروپی گوڵنارە 20 کەسایەتی باسی ئەم ململانەیەمان لەگەڵا کردووە بە تایبەت هەندێکشان هەر ئەندامی کۆڕی زانیاری کورد بوون لەگەڵ مەسعود محەممەدا هاوسەردەم و هاوڕێ بوون کە بۆچی هەموو ئەندامانی کۆڕ بە ئیستیسنا یەک دوو کەسێکیان ئەچنە سەنگەرێکەوە تیر لە مەسعود محەممەد ئەگرن مەسعود محەممەدێ بەو گەورەیە مەسعود محەممەدێک کە شانازینەتەوەیەکە بەڵام یەکێ لە قسە زۆر جوانەکان کە منی گەیاندە قەناعەت ئەوەی دکتۆر محەممەد مەحبیب و گوتی بەرەنجامی لێکۆڵینەوەی زانستی خاوەن بڕوانامە بەرزەکان نەئەگەشتە قولەپەی ئەو بەرەنجامەی کە مەسعود محەممەد بەبێ بڕوانامەی زانستی پێی گەیشت بوو ینی لەم ڕۆژانە پێشەکی معرف خەزنەدارم خوێندەوە بۆ کتێبێکی دکتۆر عەبدولستار تایر شەریف لەسەر حاجی قادری کۆ ینی وا دیارە بەرپەرچی مەسعودی داوەتەوە ینی زۆر منداڵانە نووسیوێتی ینی زۆر نازانی ئەم پیاوە دکتۆرای هەیە ینی هەر دەڵێی کەسێکی ئاسایی و هاکەزان نووسیوێتی ئەم ململانێ فکریە بۆ ئێستەشی لەگەڵدا بێ و ڕابردووەوەتر گەشتۆتە لووتکەوەکو شەڕی حیزبەکان وا بووە لە ناو کۆڕی زانیاری کودا بەڵام شتێکی زۆر جوانەیە لەبەرەوەی کە مەسعود محەممەد وەکو جەنابەت فەرموود ئەو خەریکی فکر و خەریکی مرۆڤ دۆستی و مرۆڤ بوون بووە کاردانەوە و تۆڵەکردنەوە و ڕق و گرەی دەرونی زۆر بە کەمی دیارە لە فکریە بەرامبەر بە نەیارەکانیشی بەرامبەر بەوانەشی کە بوختانیان بۆ کردوم پێم خۆشە باسی ئەمە بکەین ئەگەر جەنابەت ینی ئاماژەیەکی جوانە تەماشا بکەی زۆر بە کەمی ناو لە ناو بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەدایەت ناوی نەیار ناوی کەسێک هێرشی کردوتە سەری زۆر کەمێت بەس تەنها ئەڵێ بۆ نمونە هەندێک لە ئەندامانی حرەکەی چەپ هەندێک لە ئەندامانی ئەوە مەگەر ئەوەندە بە هیچ شێوەیەک ناوهێنان نییە لە بەرهەمەکانیان لەبەر ئەوەی ئەو لەو ڕوانگە مرۆڤایەتی گشتگیریەوە کاری لەسەر کایەکان کردووە من ئەمەوێت چەند خاڵێک ئاماژە پێ بکەم هۆکارێک لە هۆکارەکان من ناومناوە لە کتێبەکەمە ئوحادیەت المەنظور تاک ڕوانگەی مامۆستا مەسعود محەممەد نە تاک ڕوانگە بووە نە بەرگری لێ کردو بەڵکو دژی وەستاوەتەوە ئەوانەی کە دژی مامۆستا مەسعود محەممەد وەستاونەتەوە ئەو کەسانە بوون تاک ڕوانگە بوون من بە خراپی قسە ناکەم بەس وکلایەنێکی زانستی ئەڵێم کە من تەنها لە چاویلکەی ئایدۆلۆژیایەک و تەماشای دنیام کرد ئیتر تەواو هەرەو نەیەبینم زیاتر نابینم بەڵام ئەگەر لە چاویلکەیەکی مرۆڤ بوونەوە ئایدۆلۆژیان خستە ئەولا و ئایدۆلۆژیان بە بەرهەمە لە بەرهەمەکانی مرۆڤ دانا ئەو کاتە هەموو شتێک وەکو یەک لەلایە بێ بۆ نمونە تۆ لە بەرامبەر چایەکە وەستاوی بەس تەنها ئەو گۆشە بینی کە لە چاکە و لە دیارە بەڵام ئەگەر توانیت بڵند بیت بە هەر چۆکارێک بێت ئەو کاتە چیاکە و دەوروبەری چاکە و هەمووی ئەبینیت مامۆستا مەسعود محەممەد لەو شێوازە بووە ئەو لەبەر ئەوەی خۆی یەکلا نەکردوێتەوە خۆی لەسەر لایەنێک ساغ نەکردوێتەوە بەڵکو لەسەر نەتەوەیەک لەسەر و نەتەوەکەش لەسەر و مرۆڤ بوون ڕزگارکردنی عەقڵی مرۆڤ ڕزگارکردنی چاوی مرۆڤ لە بەستنەوە و لە چاویلکە لە چاوکردن و هەڵبژاردنی ڕەنگێکی دیاریکراوە بۆ تەماشاکردنی دنیا ئەو وای لێ کردووە کە ئەم بەو گشتگیریەوە بێت و باشترین بەڵگەش کە ئەوان یەکلایەنە بیدیار کردوێتەوە نەیانتوانیەوە بگەنە ئامانج و ئەم توانیوێتی بگا زیندوەتی بەرهەمەکانێتی کێ هەیە ئێستا لا کاتەوە بەلای ئەو بەرهەمانێت ئێستاش چەندین کەسانی وەکو من هەیە من ئاگادارم کە لە ژیانما پێی نەگەشت و من لە ژیان مامۆستا مەسعود محەممەدم نەبینیوە
و داش نەنیشتوم لەگەڵیا و لەگەڵێکێکیش لە ئەندامانی خێزانەکە دانیشتم تا ئێستاش تەنها کاکدانای ئامۆزای وەزەم ئامۆزای بخوافیکا لە کۆنفرانسکای بینیم و تۆزێ دانیشتیم بێکەوە کۆرونا کۆچی دوای بەڵێ خوا لێ خۆش بوو کاکدانە نەبێ کەسی کیانم لە نزیک و نەبینیوە لەوانەیە یەک دوو تەلەفۆنیشم لەم ماوەیە لەبەر خاطری کتێبەکەم پێویستم بە نامەکەی مامۆستا مەسعود محەممەد بوو بۆ سعدون حەمادی پەیوەندیم بە کاک محەممەدی کوڕی خوا لێ خۆش بێەوە کرد بە سوپاسەوە بۆی ناردم لەگەڵ هەندێک کتێب و شتی خۆی جگە لەوانە من هیچ پەیوەندێکی ئەوەم نییە لەگەڵا بەڵام لەبەر ئەوەی کە ڕوانگەکە ڕوانە گەیەکی مرۆڤی و مرۆڤ دۆستیە کوردبوون و کورد دۆستیە بەستم کورد مەبەستم لایەنە شۆڤینەکەی نیە لایەنە ئینسانەکەیەتی کە هەموو نەتەوەیەک مافی خۆیەتی شناسی خۆی هەبێ ئاڵای خۆی هەبێ دەوڵەتی خۆی هەبێ لەو ڕوانگەیەوە ئەوەتانێ من و چەندانی و من بە دڵسۆزی و بە خۆشەویستی و چەندین کاتمان تەرخان کردو بۆ بەرهەمەکانی و توێژنەوەمان لەسەر کردووە و وەکو پێشم وتیسا من ئەبێ ئەرکیش بکێشم لە هێنانەوەی کتێبەکەمان لە وڵاتەوە بۆ وڵاتی خۆمان دەستگایەکیش نیە یارمەتی تەنانەت هاتنەوەی کتێبەکە بکات و من خۆم ئامادەم ڕەنجی هێنانەوەی کتێبەکەش بکێشم ئەوە هۆکاری ئەو یەکەم قوڵی بیری دووەم دڵسۆزی بۆ پرۆسەکە گوتم وەکو عاشقێکی سۆفی چۆن عاشقە بە ذاتی خوای گەورەمش عاشقە بە معریفە بە فکر بە نەتەوەکەی خۆی سێمیشتیش وەکو ناوم ناوە تاکلایانە نەبووە و دژی تحیز بووە دژی لایەنگری بووە کە لێرە ناوم ناوە ئەو هۆکارانە بۆ کەوای کردو لە مامۆستا مەسعود محەممەد بەڕاستی بەرهەمەکانی بەرهەمێکی کراوە و گشتگیر بێت خۆی نەبەستێتەوە بە تەوژمێکی دیاریکراوە تەنانەت خۆی لەیەکی لە بەرهەمەکانە باسەکەڵێ من لە کتێبی حاجی قادری کۆییدا هاتم شیکاریم کرد بۆچی گوڵ و گوڵزار سەوزایی بە شێوەیەکی گشتی لە شعری حاجی قادری کۆییان نییە بەڵام لای نالی حازرە ئەلێ لەو کاتەیە من وامشی کردەوە لەبەر ئەوەی حاجی قادری لە شارە ئاژی لە شارنشین بووە شارنشین و کۆی و شارنشینێکی گەورە ئەو هۆکاری ئەوە بووە کە کاریگەری لەسەر دەقەکانی ئاوها بووە و نالی لەبەر ئەوەی لە شارە زورا و پاشان منیشینی بابان لە قەڵاچوانان بۆ دوای سلێمانی و کراوە و سەوزایی و جوانی و ئەو وای لێ کردووە کە ڕنگ بداتەوە دوای لە مرۆڤ و دەوروبەرە وابزانم ڕاستێک ئەڵێ من ئەو بۆچوونم بۆچوونێکی غەڵەت بووە لەبەر ئەوەی من مرۆڤ دیسان وکو فکری مادی ئەکەمە ئامێرێکی دەستی مادە کەواتە ژینگە گوڵی تایە شاعرەکە گوڵە نووسێت لەسەر گوڵە نووسێت گوڵی تیانە شعر بوونی نییە گوڵ بوونی نییە لە شعرەکەیە کەواتە من لێرەیە بێ ئەوەی ئاگام لە خۆم بێ لە دژی خۆم ڕاوەستاومەتەوە کاریگەری کارایی مرۆڤم نێشتووە لە کارەکەیە کەواتە مرۆڤێک ئەی لە شاخە ئەژی بۆچی باسی دەریاکە خۆ دەریانیە لە وڵاتەکەیە ڕاستە ئەو کایانەیە کە ئەم نەک لەبەر ئەوەی کە ئەو کەسە سەر بەو تەوژمە فکری دیاریکراوەیە لە ڕخنەی لێگرێت بەڵکو لەبەر ئەوەی بە هەڵەی زانی و بەڵگەی زانستیشی لەبەردەسا بووە کە خۆشی ئەبینێکە لە بۆچوونێکیانەی پێکاوە دێ بۆچوونەکەی خۆی ڕاز دەکاتەوە ئەوە تەبعەن زیندوی دەبەخشێت من لە زۆر جار ئاماژەم بۆ کردووە لەیەکی لە بەرنامەکانیش ئاماژەم بۆ کردووە یەکێکی وەک زۆرێک یادەوەریەکانیان ئەنووسنەوە وا خۆیان پیشانەدەن ئەڵی پەپولەن لە ژیانە غەڵەتیان نەکرد هیواشە سیاسیە هیواز کەسایەتی سەربازی شەلەوانەیە بە هۆکاری سەر هەڵدانی چەندین شەڕی خوێنایی بوو بێت بەڵێ خۆیان بە پاڵەوانێک وکو پاڵەوانێک وکو کەسێکی هەر هیچی نەکرد بێت یەکێکی وەک مستەفا زەڵمی زۆر سەرنجی ڕاکێشا زۆر ڕخنە لە چەند شێرە نەمزانی نەم پێکا خڵەتانمیان عەقڵم پێ نەشکا تەنانەت من جاران نووسینێکم نووسی بوو ئەوەم لای نووسەرە ڕۆژاوایەکانە بینی جیرارجینێت کتێبێکە نووسێت کتێبەکە زۆر کاریگەری گەوری لە ڕووی معریفی و بڵاوەکاتەوە بە ناوی خیتاب الحیکایە کتێبێکی زانستیە ئەوە ئیسا پێڵین گێڕانەوە ناسی نارەتەلۆجی ئیتر لەو کاتەوە وەکو زانست پایەکانی ئەچەسپێت لەو کاتەوە لە 1970 تقریبا لە دوای تۆدۆرۆف و لە دوای ئەوە کتێبێکی زۆر مەزنە زۆر زانستی شەڕخنەی لێگیرێ کتێبێکە نووسێ دوای ئەوە بەناوی عودە إلى خطاب الحکایە ئەو ڕخنانەی لێگیراوە هەندێکی لە وڵا ڕاستە من لێوا غەڵەت بووم هەندێکیشیڵ ڕەدیداتەوە ئومبرتۆ ئیکۆ بە هەمان شێوە پاش تەمەنێکی زۆر لە توێژینەوەی ڕخنەی و سیمۆلۆژی ڕۆمانە نووسێ یەکەم ڕۆمانی بەناوی ئیسم الوەردە نووسێ ڕۆمانێکی زۆر مەزنە پاشان دێت کتێبێکە نووسێ بە ناوی ئێعترافات ڕیوایی ناشێ دانپێنانەکانی ڕۆمانوسێکی تازە هەڵکەوتوو ئەو ڕۆمانی کە نووسیوێتی لە یەکەم چاپە 25 ملیۆن نوسخەی لێ فرۆشرێت
50 ساڵی تێپەڕێ بە سێشتا خۆی بە تازە پێگەشتووە ناسێرێت لەبەرەوە ئەو جۆرە نووسرانی وەکو مامۆستا مەسعود محەممەد وەکو ئومبرتۆ ئیکۆ وەکو جیرارجینێت وەکو کانت وەکو مستەفا زەڵمی ئەمێننەوە ئەوانەیشی کە خۆپەرست بوون بەس بە شانوباڵی خۆیانن هەڵداوە ئیتر ئایا شەیدای ذاتی خۆیان یان ذاتی بەرهەمەکانیان بوون بەڕاستی پوچەڵ بێتەوە خاڵێکی تر حەزەکەم ئاماژەی بۆ بکەم تێنە پەڕین بەسەریان بمبورە ئێمە لەم کۆمەلگای خۆمانەیە کۆمەلگایەکی بوونێتە ڕوخسارکاری ڕوخسار لە جلا کار لە هاتۆ شەهادە هەر کەسێ هەوڵەدا شەهادەی بۆی دالێک لەناو لەپاڵ لاوەکە دابنرێت ئەوە نەخۆشیێکی گەورەیە تەماشاکەی ئەچێتە من لەبەرەوەی لیژنە بووم لە زۆر لەو تێز و نامانەی کە لە وڵاتەکانی تروکراوە هەرچۆنێ بە پارە و بەلۆلە سازی کوردی هێناوێت و ماستەر و دکتۆرای بۆی پێڵەن وڵاوە خاوەنی بڕوانامەی ئەوەیە پێ بڵێن دکتۆر فڵان کەس کە لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنە دەرکەویان لە حیزبەکەی خۆیان لە کاکە من خاوەنی ئەو نەبڕوانامەم لە وڵاتانێت تۆ زانێ و کڵە نووسرانە لە جیرارجینێت لە ئومبرتۆ ئیکۆ تەنانەت من لە جەزائیرم لە عاصمەی جەزائیر برادێکم ناوی دکتۆر وحید بن بوعەزیز یەکێکە لە نووسەرە بەتواناکان فەڕەنسیەکەی وەکو لە عەرەبیەکەی باشترە ئەوەڵێ من دایکم زمانێکی فەڕەنسیە ئیتر چۆن فەڕەنسی نازانم نووسەرێکی بەناوبانگە هەر لە کتێبەکان نووسێ وحید بن بوعەزیز برادێکی بەغایم موسڵاویم لەگەڵا بوو دکتۆر ساڵحی ناوە وتی بۆ نەدالنانەی لە پاڵ ناوەکەتانانش دکتۆر وحید چێفکەی پێویست بۆ شتانەیەکە وتی پێویست ناکە زۆر ڕاستە لەبەر ئەوە ئێمە کۆمەلگایەکی ڕوخسارکارین سەرنجام مەسعود محەممەدیش ئەیتوانی ماستەر و دکتۆراژ وەرگرێ بەڵام ئەو بە شوێنی ڕوخسار نەیەکە شوێن معریفەیەکەوێ بۆیە من کە خۆم ئێستا مامۆستایەکی زانکۆم دکتۆرامەیە ئەو بانگەشتەیەکەم لێرەوە هیچ کەس بە دەستخەڕۆ نەبێ بە لەقەب بە نازناوی گەورە و ڕیزیەکەن پرۆفسۆری یاری دەدە پرۆفسۆر و فڵان کەس نا زۆر باشە جەنابی دکتۆر کاتی بەرنامەکەم تەواو بووە زۆر سوپاس دەکەم لێرەوە هەزارها درود دەنێرم بۆ گیانی پاکی بیریار و بیرمەندی گەورەی کورد جەنابی مەرحوم مامۆستا مەسعود محەممەد و سوپاس بۆ بەڕێزیشتان کە ماندووم کردن لە دووەڵقەی بەرنامەی خەڵوەتدا سوپاس بۆ جەنابیشتان لەشتان ساغ زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بە ئومێدیەوەی ئەم دوو بەشەی بەرنامەی خەڵوەت کڵاو ڕۆژنەوە دەواازەیە بوو بێ بۆ ناسینی فکر و گیانبینی و دنیا قوڵەکەی بیریارە تاقانەکەی کورد جەنابی مامۆستا مەسعود محەممەد تا هەڵقەیەکی تر لە باسێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ